شاسوار و لاهور بۆچی کرانە زیندان؟ خودی پلانە تایبەتەکە چییە؟ ئۆپۆزیسیۆن چۆن پێچرانەوە و خرانە زیندان؟ لە ماوەی کەمتر لە مانگێکدا لە سلێمانی سەرجەم ئەو هێزولایەنانەی کە بە ئۆپۆزیسیۆن بانگ دەکران کۆکرانەوە و خرانە زیندان و کۆتایی بە سەردەمی ناڕەزایەتی هێنرا. شاسوار واحید قادر، لاهور شێخ جەنگی، ئارام قادر و چەندان سەرکردە و چالاکوان و ڕۆژنامەوان بە فەرمانێکی سەربازی خرانە ئەو زیندانەی کە خۆیان بەنیازی چاکسازی بوون تێیدا. هەر بۆیە دەگوترێت سلێمانی بە یەک جوڵە بێدەنگ کرا و ئیدی بۆ هەمیشە سەردەمی ڕەخنە و ناڕەزایەتی کۆتاییان پێهات. فەرمانی لە گرتوخانە توندکردنی سەرکردەکانی پارتە بەرهەڵسکارەکان فەرمانێکی سەرپێی نەبوو، بەڵکو فەرمانێکی پێشتر بەرنامە بۆ داڕێژراو بوو. وەکو ئاژانسی ڕۆیتەرز دەڵێت پلانەکە هەر لە سەرەتاوە پلانێکی ئیقلیمی بووە و لەوەش گەورەتر بووە کە ئاوا دەبینرێت. 4 ڕۆژ بەر لە ئێستا سایتی تەسنیمی نزیک لە سوپای پاسدارانی ئێرانی لە راپۆرتێکی دوور و درێژی پڕ لە زانیاری و شیکردنەوەی هەواڵگریدا گوتی ئەوەی لە سلێمانیدا ڕوویدا هەروە سادە و ئاسان نەبوون. ئەو گوتی لاهوری شێخ جەنگی سەر بە ژووری هەواڵگری مۆساد و CIA بووە، بۆیە لە بەغدا و تارانەوە پشتیوانی دەسەڵاتی سلێمانی ڕاگەیاندراوە و فەرمانەکە جێبەجێکراوە. ئەو دەستەواژەی ڕزگارکردنی سلێمانی بەکارهێنابوو. ئێستا کە سەروبەندی هەڵبژارنە هەستیار و یەکلایی کەرەوەکەیە، گۆڕەپانەکە چۆڵ کراوە بۆ بافڵ تاڵەبانی و براکەی و هەموو کوچە و کۆڵان و میدیا و ناوەندەکان پڕکراوە لەو وێنانەی کە دروشمە دڵخوازەکانی ئەوانی لەسەر نووسراوە. هێنانی 18 کورسی لەلایەن شاسوار عەبدولواحید و لاهور جەنگی لە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان تەواو ترسی لە دڵی یەکێتی دروست کرد، بە تایبەت کە خودی یەکێتی خۆی تەنها 5 کورسی لەم ژمارەیە زیاترە. دۆخی شارەکە قورس و هەستیارە، ماوەی 2 ساڵە لە دۆخێکی سەربازی و هەواڵگری قورسدا گوزەر دەکات و حیزبی باڵادەست ترسی هەبوو کە پارتەکانی ئۆپۆزیسیۆن دەنگە ناڕازیەکان ببن و مەترسی لەسەر پێگەکەیان بۆ دروست بکەن. سلێمانی و زۆنەکە غەرق بووە لە گەندەڵی و کەمی پرۆژە و تووڕەیی خەڵک. هەر بۆیە بانگەشەکانی ئۆپۆزیسیۆن یارمەتی دەربوو بۆ ڕاکێشانی ئەو دەنگانەی 4 ساڵە تووڕەیی خۆیان دەخۆنەوە. ئێستا جگا لە یەکەتی پارتەکانی تر کاندیدەکانیان بە تەنها و بێسەرکردە و بێبەرپرسی مەکتەبی هەڵبژاردن هەڵمەتی خۆیان لە سۆشیال میدیاکان دەست پێ کردووە. نازانرێت دۆخەکە ڕوە و کوێ هەنگاو دەگرێت، بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە شەقامەکە بۆ یەکەتی تەخت بووە یاخۆ تەختیان کرد.